بەڵێ ئیمان ئەم کاتت باش دیارە ئێستا لە قەزای کفری گربوونەوەیەکی جەماوەری هەیە و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکانی داگوکیکردن لە کەسوکاری ئەنفالکراوەکان ئەوانیش بەشدارن لەم گربوونەوەیە و گربوونەوەکەشیان بۆ ناڕەزایەتی دەربڕین و ئیدانەکردنی کوشتنی ژینە ئامینیەکە لە دو هەفتەی ڕابردوو لە شاری تاران کوژراوە کاردانەوەی گەورەشی لێکەوتوتەوە لە ئێران لێرەش گربوونەوەی کراوە ڕێکخراوەکانی ژنانیش بەشدار بوون گربوونەوەکە بە شێوەیەکی ئەتوان بڵێم هەموو چین و توێژەکانی بەشدار بوون ئێستا من یەکێک لە ڕێکخەرانی گربوونەوەکە دەدوێنم ئەم کاتت باش مامۆستا ئەم گربوونەوەیە ئامانجتان چی بووەوە کێ بەشداری کردووە لەم گربوونەوەیە سپاس بۆ کەناڵ K24 دەست پێشخەریکردن بۆ ئەم گربوونەوەی یەکێتی لاوانی دیموکرات و یەکێتی گشتی قوتابیانە لەگەڵ کۆمەڵی ئافرەتان کە سێ ڕێکخراوی نزیکن لە حزبی شووری کوردستان لە ڕوانگەی فکر و تێڕوانینانەوە بۆ گۆڕانکاری کۆمەلگا بەشداری بوونی ئەمەش لە ڕوانگەی بڕابوونمانە بە فراوانکردنی ئازادیەکان و لە چوارچێوەی ئازادی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێمان وایە حکوومەتی ئێران یەکێکە لەو حکوومەتانەی کە لە ڕابردوو و تا ئێستەیش لە پاساوی جۆر بە جۆر دەگەڕێ بە دوای کووردا بۆ تیرۆرکردنی بۆ ئازاردانی دو پاساوی شەم جاریان پاساوی لە چک بوو کە بەداخەوە بەشێک لە ناهۆشمەندی لە لای خەڵک دروست کردووە کە ئەمە دژ بە دین و ئاینە نەخێر بە پێچەوانەوە دژ بە میلەتی کووردە و دژ بە چەوسانەوەیەکی گشتگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئێرانی و دەست پێشخەری بکە ئەوە ئێران ناتوانیوێتی لەمەوەی ڕابردووە خۆی بسەپێنێ بەسەر عێراقا بەڕ خۆی بسەپێنێ بەسەر بارودۆخی سووریادا خۆی بسەپێنێ بەسەر مەزهەبگەراییە ئەگەر ڕاست و دروست بێ کورد بێ دیفاع لە هاوڕێیانی بکات و بێ دیفاع لە کوردەکانی ئێران بکات دروست ئەوەیە کە پشتگیریەکی تەواویان بکەین و دوورە لە هەموو بەهایەکی ئاینیەوە ئەوەی کە کورد لە ڕابردووە بە لە چ کردوێتی تا ئێستش بەردەوامە بە جلوبەرگەکەیەوە بەداخەوە ناهۆشمەندی وای کردووە ئێستا بە ئارەسەیەکا برێ بۆیە هەمومان لێرین بۆی بڵێن ئێوە بەردەوام لەسەر شۆڕشتان تاوەکو ئەو دەسەڵاتە خۆسەپێنە دیکتاتۆری ئێران کە تلیاک فرۆشە سەربڕی خەڵکە لە ناوبەری مرۆڤایەتیە کۆتایی بێتێ و حکوومەتێکی ئاداستە تێتە پێشەوە. سپاس کاک حەسەنیش لێرەیە دیارە کاک حەسەنیش وەکو نیانوری ڕێکخراوی کەسوکاری ئەنفالکراوەکان ئێوە ئەمڕۆ بۆچی هاتوون بۆ ئێرە بەشداریتان کردووە لەم گربوونەوەیەدا بە ناوی خوای گەورە من هەردەم دەستخۆشی لە جەنابتانەکەم لە هەرکوێ چوار کورد گردو بێوە کەسی پێنجە من بۆ ئەوەی دەنگی مەزڵومێتی گەلی کورد بگەینە بە جیهان ئێمە هاتوون لێرەوە سەرکۆنەی هەموو کوشتنێکی بە نەحەق لەسەر گۆی مرۆڤایەتی ئیدانە دەکەین ئێمە هاتوین پشتیوانی خوشک و برایەمان لە ڕۆژهەڵات بکەین ئێمە هاتوین سەرکۆنەی ئەو دەستدرێژیان بە نەحەق بۆ سەر گەلی کورد ئێمە هاتوین ئەڵین نەتەوە یەکگرتوەکان وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی زلهێز مامۆسایانی ئاینی وڵاتانی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوین یعنی تاکەی کورد لە سێبەری دیکتاتۆریەتە خوێنی نەوەکانمان بە نەحەق بڕێژن ئێمە هاتوین بڵین پشتیوانی ڕۆژهەڵاتین ئێمە هاتوین ئەڵێن لە هەر کوێیەک مرۆڤێک شەهید دەکرێت کەسێک ئەکوژریە جەنازەکە ناگەیتە قەبرستان بکەرەکان ڕاپێکی دادگا ئەکرێن بەڵام کورد لەیرە و لەوێ کورد بۆتە نازنامەی مەزلومێت کە شەهیدیان ئەکەن بە نەحەق شەهید ئەکرێن کەس لێ پێچینە ناکە لە بەکەرانی ئەو تاوانەوە ئێمە هاتوین ئەڵێن کۆماری ئیسلامی ئێران مسلمان زۆر بەڕێزە سەروەری وڵاتان زۆر بەڕێزە یعنی تاکەی تێرتان نەخوا لە شەهیدکردنی خوێنی ڕۆڵەکانی ئێمە هاتوین ئەڵێن دەنگی مەزلومێت و خوێنی بە نەحەقی شەهیدەکانمان بە کورد ئەڵێ یەک بگرن لە ڕۆژئاوا لە باکوور لە ڕۆژهەڵات لە باشوور هەموو ناکۆکیەکانمان بەلاوە بنین و ماف و داخوازیەکان خوێن یعنی ئێمە بۆ دەوڵەت نەبین بۆ ناسنامەی دەوڵەتمان نەبێت تاکەی بۆ شێوەی شەهیدمانەکەن. سپاس بۆ کاک حەسەن دیارە هەمیشەیەکێک بوو لە بەشداربووان لەم گربوونەوەیەوە نوێنەری ڕێکخراوەکانی ئەنفالیش بوو لە قەزای کفری و ئێستا گربوونەوەکە ئێستا دەستی پێ کردووە بڕیارە تا کاتژمێرێکی دیکەش بەردەوام بێ و پەیدا پەیداش خەڵکی زیاتر بۆ گربوونەوەکە دێن بڵێ ئیمان.